سڵاتان لەبێ عزیزان من دکتۆر یادگار ناتق عباس پسپۆری نەخۆشە دەرونیەکان لە تاوری تەندروستی سمارت هیوادارم ڕزان قورس نەبێت لەسەرتان ئەمە سێ هەم زنجیرەیە دەربارەی زنجیرەی ڕۆژ و تەندروستی بابەتی ئەمڕۆم حەزم کرد تۆزێک باسی بابەتی کاریگەری ڕۆژوو لەسەر مێشکی ئینسان لەسەر دەماغمان ئایا ئەم کاریگەریە تا چەندێک کاریگەریەکی خراپە یان کاریگەریەکی باشە زۆر حاڵەت دەبینین کە ئەو کەسە بەڕێزانی ئەوەی کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا لە ئەوڵ دووسێ ڕۆژ سەیرەکەی ئەو کەسە بەڕێزە شێوە هەڵچوونێکی پێوە دیارە یان ئەوەتانێ سەیرەکەی تووڕەبوونێکی هەیە یان دەوەتانێ هەستەکەی کە تووڕەیەکی تایە کە هەنێکمان ئەڵێن ئەوە لەوانەیە ڕەبت بێ بەوەی کە بە ڕۆژووە بالفعل من یعنی بە شێوەیەکی تەندروستی بۆتان شی دەکەمەوە ئەو لەوە سەر هەڵەدا کە مێشکی ئینسان بەو شێوازە ڕاهاتوین کە ئێمە هەموو ڕۆژێکمان سێژەم خواردن بخۆین لە کاتی خۆیان ئەم سێژەمە خواردنە دەبێتە باعیسی ئەوەی کە دایم لە لەشی ئینسان شەکری گلوکۆز هەبێت ئەو شەکر گلوکۆزە کە ئەو مادەیە ئەوەی کە مێشکی مرۆڤ احتیما دەکاتە سەر ئەو مادەیە بۆ ئەوەی بەردەوام بێ لە ئیش و کارەکانی کاتێک کە گلوکۆز نامێنە لە خوێنە مێشکی ئینسان تووشی شڵەژان دەبێت وەکو حەجەکەمان کە کاتێک کە تووشی شتێکی مەترسیدار ئەبیت سیرەکەی تووشی نەوع هەڵچوونێک ئەبیت سیرەکەی دڵت بەپەلە لێ ئەدا هەناسە سوار ئەبیت ئیحساسێکی و هەستێکی ناخۆشت بۆ دروست دەبێت ئەمە لە دەرئەنجامی ئەوەی کە شەکری لەشت کەم بۆتەوە بەڵام خواگیان لە فسیۆلۆجیی مرۆڤدا وا دروستی کردووە کە دەسەوەستان نەمێنێت دەربارەی ئەم حاڵەتە سیرەکەی لە دوای ڕۆژی سێهەم و چوارهەمەوە مێشکی ئینسان ئیش لەسەر ئەوە ئەکات کە جێگرەوە بدۆزێتەوە بە مادەی گلوکۆز کە لە خوێنی ئینسانە کەمە بێتەوە ئەویش ئەوەیە پەنا دەباتە سووتانی چەوری یان سووتانی پرۆتینات بۆ ئەوەی مادەیەک دروستکە کە تەعویزی ئەو شەکرە بکاتەوە کە بتوانێت خانەکانی مێشکی ئینسان احتیمات بەسەر ئەو مادەیە بکات بۆ ئەوەی بتوانێت کاریگەری خۆی و ڕۆڵی خۆی ببینێت نامەوێت بچمە تەفاسیلەوە بەڵام طبعاً ڕۆژ و بوون دەبێتە هۆکاری ئەوەی لە زۆر نەخۆشی دەمان پارێزێت بەس لە ڕێگەی ئەوەی ئەو گۆڕانکاریانەی ئەوەی کە ڕوو ئەدات کاتێک کە تۆ بەدیلی مادەی شەکر دەدۆزیتەوە یان ئەوەتانی خواگیان ئەو شتێک کە دروستی کردووەتی ئامانە کە مادەیەک دروستە بێت بە ناوی کیتۆن ئەو مادەی کیتۆنە کیتۆن بەدیز ئیش لەسەر ئەوە ئاکا کە وزەیەکی جێگرەوە پەیدا بکە بۆ خانەکانی مێشک بەڵام ئەو وزەیە کار لەسەر ئەوە دەکات کە خانەکانی مێشک پتەوتر دەکەن پەیوەندیەکانی نێوان ئەو خانانە پتەوتر دەکەن دەبنە هۆکاری ئەوەی تەنانەت حتا پێتان سیر نەبێ ئەگەر پێتان بڵێم لە هەندێ نەخۆشیش دەمان پارێزێ زوربەی توێژینەوە زانستیەکان ئیشارەت بەوە ئەدەن کە ڕۆژووبوون بە تایبەتی ڕۆژووبوونێک کە ئەو ڕۆژووبوونەوەی ئەوەی کە دەڵێ لە هەفتەی 2 ڕۆژە یان ئەوەتانێ بۆ ماوەی زیاتر دەبێتە هۆکاری ئەوەی لە نەخۆشی زوهایمەر لە نەخۆشی پارکنسۆن بمان پارێزیە پارکنسۆن واتە لەرزۆکی نەخۆشی لەرزۆکی ئەمانە هەمووی دەبێتە هۆکارێک کە دەمان پارێزێ لە خەمۆکی دەمان پارێزێ لە نەخۆشی قەلەقی بۆچی لەبەر ئەوەی جستەی مرۆڤ خواگیان وا دروستی کردوین کە دەتوانین بەسەر زۆر ناڕەحەتیە زاڵ بین بەڵام کاتێک کە باوەڕمان بەم جستەیە هەبێت باوەڕمان بەم بیر و بۆچوونە هەبێت لە ڕێگەی باوەڕەوە دەتوانیت زۆر کەس هەیە مەسەڵەن لە لای سەیرە ئەڵێ من چۆن دەتوانم سێژەم خۆراک نەخۆم لە ڕۆژێکە من چۆن دەتوانم بەبێ خواردنی خۆش بژیم با ئێمە لە بیرمان نەچێ ئازیزان خواردن سەرەتا بۆ ئەوەیە کە برسێتیت بشکێنیت نەک بۆ شتی تر
کاتێک کە ئێمە لە برسێتی شکاندنەوە چوینە قۆناغی ئەوەی بە دوای لەزەت و بە دوای چێژا بگەڕین لە خواردنە، ئەوە دەبینین کە چەندێک نەخۆشی لێکەوتۆتەوە، کە چەندێک دەبینین زوربەمان گیرۆدەی قەڵەوین، گیرۆدەی هەنێ نەخۆشی دەمارین یان نەخۆشی هەناسین یان نەخۆشی تر بگرە تا نەخۆشی دەرونیش. بۆیە لێرەوە من زۆر پاڵپشتی ئەوەم کە ئێمە باوەڕمان بە جستەی خۆمان هەبێت کە دەتوانین زۆرشت هەیە دەتوانین بیکەین. هیوادارم ئێوەش ئەم دەرفەتە لە کیس نەدەن و بتوانن زاڵ بن بەسەر ئەو بیرۆکەیە کە من لە توانامانیە. نە، ئەم جارە دەتوانیت بیکەیت، دەتوانیت ئەو شتە بیت ئەوەی کە خۆت ئەتەوێ، دەتوانیت زاڵیت بەسەر ئەو بیرۆکەیە کە پێتەڵێت تۆ ناتوانیت. نە، تەحەدای خۆ بکە. زۆر سوپاس.